بە ناوی ناوەندی کاری نیشتیمانیەوە سپاسان دەکەین. ئەمانەوێ ڕای بگەێنین لێرەوە کە ئێمە سبەینێ بە دەستپێشخەری ناوەندی کاری نیشتیمانی خۆپیشاندانێکی جەماوەری لە شاری سلێمانی ڕدەگەێنین لە شەقامی سالم لە سەهۆڵەکە کۆ دەبینەوە. ئەم خۆپیشاندانە لە دژی داگیرکاری سوپای تورکیا و دەستدرێژەکانی دەوڵەتی تورکیا بەسەر باشووری کوردستان دەبێت و هەموو ئەو لێکەوتانی کە تاکو ئێستا بێتی. ئەمێ ئەوە بڵێم کە ئەم خۆپیشاندانە ئەم هەڵوێزوەرگرتنەی ئێمە بانگەوازەکە بۆ هەموو خەڵکی کە بێن بەشدار بن و ئێمە سەرڕای هەموو جیاوازیەکانمان ئەرچی ئەخلاقی و نیشتیمانیمانە کە لەم خۆپیشاندانەیە بەشدار بین و دژایەتی بە داگیرکاری تورکیا کاری هەر هەمومانە جیاواز لە خلافی سیاسی و بۆ چوونە جیاوازەکان. هیوادارم هەموو لایەک بەشدار بن و خۆپیشاندانێکی شکۆدار دژی ئەم داگیرکاریە و هەموو ئەو کارانی کە دەوڵەتی تورکیا دژی باشووری کوردستان دەیکات ئامادە بنن و بتوانین هەڵوێستی ئەخلاقی و نیشتیمانی خۆمان پیشان بدەین. زۆر سپاس. سعات 5 پاژنەوەڕۆ ببوورە هەروکو باسم کرد لە شەقامی سالم سعات 5 پاژنەوەڕۆ لە سەهۆڵەکە کۆ دەبینەوە. ڕاستەکەی ئێمە ئەم بۆ چوونانە و ئەم لێکدانەوانە لێرە نامانێ باسی بکەین. ئێمە ئەوەی ئەمانەیە کە باسیکەین هەروکوتم جیاوازەکانمان بخینە لاوە داوا لە هەموو لایەکەکەین داوا لە هەموو لایەنێکی سیاسی ئەەکەین لە هەموو جەماوەەکەین کە بێن بەشدار بن لەم خۆپیشاندانە. ڕاستەکەی ئەم کۆنگرێت ڕۆژنامەوانەیە بۆ ئەوەیە کە ئێمە لەسەر مەسەلەی خۆپیشاندانەکە باس بکەین بەڵام بەرحاڵ ناوەندی کاری نیشتیمانی تازە دروست بووە و ئەم چالاکی یەکەم چالاکێتی لە داهاتووشە دەربارەی چالاکیەکانی تری حتمما ڕایەگەێنین.